بەڵێ جەلال سڵاو لێبێ سڵاو لە بینەرانی NRT دیارە کەمێک بەر لێ ئێستا فڕۆکە جەنجەکانی تورکیا بردومانی سنووری قەزای ڕەواندزیان کرد کە لە سنووری ناحیەی وەرتێ بردومانی قۆپی سەرداران هەروەها چیای قۆپی سەرداران هەروەها لە سنووری بناری قەندیلیشیان بردومان کرد کە شوێنەکە پێی دەگوترێت ناودەشت شوێنێکی بەرفراوانە کە گوندەکانی بۆ کریسکان لێوژێ لەو ناوچەی نزیکی ناو گوندانە دیارە لە ئێستادا ئاوەدانیان لێیە. هەروەها لە چیای درەبیشی بردومان کردووە لە سنووری ناحیەی وەرتێ لە ئێستادا فڕۆکە جەنجەکانی تورکیا بە ئاسمانی ناوچەکە دەسوڕێنەوە هەروەها بۆ پێی ئەو ناوچانەی کە بردومان کراون چیای درەبی و هەروەها قۆپی سەرداران ناوچەی کوێستانین و چیانە هیچ ئاوەدانیەکی لێ نییە بۆیە لە ئێستادا زیانەکان نەزانراون بەڵام ئەوەی تا ئێستا دیارە فڕۆکە جەنجەکانی تورکیا لە ئێستاشدا ئێمە و هاوڵاتیانیش گوێبیستی فڕۆکە جەنجەکانی تورکیا دەبن کە بە ئاسمانی ناوچەکە دەسوڕێنەوە. دیارە ماوەیە کە فڕۆکە جەنجەکانی تورکیا تەنها چاودێریان کردووە بەڵام ئەمڕۆ کەمێک بەر لە ئێستا فڕۆکە جەنجەکانی تورکیا سنووری قەزای ڕەواندز لە ناحیەی وەرتێ و هەروەها سنووری بناری قەندیلیشیان بردومان کرد بەڵام تا ئێستا زیانەکان نەزانراون بەڵام بەپێ ئەو زانیاریانە یاخود ئەو چاوگانێک کە لەو ناوچانە بەدەست ئێمە گەیشتووە نزیکەی 6 تا 8 ساڕۆخی لەو ناوچانەداوە کە بردومانی کردوون. افکار من عبدو لدر دورین ورتک و ایروه بالا فرین ترکیه بردمان کریه گلک سپاس بوه